اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. سڵاو هاوڕێیانی خۆشەویست لە ڤیدیۆی گیراتینەوە لاتان لەگەڵ کاکە چەکۆی خۆشەویست لە یاری فار کراي 5 ئەم جارێژ نازان پارتی چەندێوەدان پارتی 6 ئەەکەین جێبەجێکردنی چاڵنجەکان و کوشتنی کارکتەری ئەفرەتەک مام چەکۆ بەخێبی قوربان زۆر سپاسڵاتەنە بێ هاوڕانی عزیز هەموو کاتێک و کاتێک باش هیوادارم هەر لە خۆشبەختی خۆشحاڵیدا بن هاوڕیان لەگەڵ بام عەبدوڵڵای ئەم جارە لە یاری فار کراي دووبارە هاتینەوە لاتە نەچین بۆ تەواوکردنی و چاڵەنجانەی ماپەکەی مامە عەبدوڵڵای ئینشەڵڵا بە زوودی تەواوی دەکەین و ئیتر لەگەڵماندا بن وەک سەرەتا پێش بینینی ڤیدیۆکە هیوادارم چەند لایکی ڤیدیۆکان کن سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەنە گەنوێر وەک خۆتان سەبارەت بەم جۆرە ڤیدیۆانە و با دەست پێ بکەین جامامە بە ڕوونکردنێ بدەین لە سەرم یاریە ئەمە هینە ئەمە کەمپینەکەی خۆمانە ها شوێنەکە تیازین و بیتۆ شتانە پێمان وێران کردووە سنایپەر هینە دەستێ بەسەرا گرتووە بێ کۆنتڕۆڵیکەینەوە ئارەوڵا بێ بچین کۆنتڕۆڵیکەین لەگەڵ مامە عەبدوڵڵای داواتوین ئەوە لەکوێ بوو مامە وەرە بێرەدا یان شتێک بکەین ئەو سنایپەرانە نەکوژین ناوەن من ئەسمە پێشەوە هەوڵ دەدەم بە ڕێگای ئەو لای دابچم ها ئەگەر نەمبینین ئەوە دانیکیان کرد ئەوانە هاتوون ئەوانە هاتوون لەکوێوە ئەوانە کەشفمانکەن کوشت دەست خۆش من دەسمە پێشەوە تۆ ژوردە وەرە بەزمامەوەگەی خوێن و شەزە هەر کەزانێ خوێن و کەمەیسە خۆی داگرێت وەکەم ئینشەڵڵا بەزان زۆری خۆی دەوێت بەرماوەرە لێرەوە ئەوە چینە ناوە چی بۆ دەکە ئەو لاوە وەرە دیکەینەوە ئەوکردن نانە ئەبێ شوێن نەڵێ شوێنێکی تایبەتی هەبێت گوێلیەکی ئەشکانجیان دەدەن ئەم لێ زۆرم کردی پێوە نایکاتەوە منیش بەخوا کلیشت پێ بەس هەر لەوانەیە خۆی چۆن نەڵێ مەرحلەکە بێ لە شوێنێکی تر زوو گوشتم لەمان پێ وایە دەرکە ئەو لاتر بوو سقەر بنەوانە خوار پیشەکەم پێ نەمالە بنە ئەگرە هەڵت دە تۆزە پیشەکەم بەرێ با بوەستە بێ بچینە ئەو ژوورێ با لێرە بچین بەسەربان بڵێ ئەمە نەبێت وڵا پێسی بێوەدە تا ئەمێ وەرە لێرە هەمووی نەکانیان کوشتە سەربازەکانی خۆمان وارەوەڵا کچەکە ئافرەتەکە ساڵتەی ئەو چۆن هاتمە ژوورەوە کونێک بوو وەرە بازانیا من هاتم تۆژاتی ئارەوەڵا Cheesecake is a force of nature. You try to keep us out of this building, and we must keep you through. Strong, and this hand is final. I'm not afraid of you. ئەمە مانە ئازاد کرد Oh, you're big time.
والله قوش من Thanks a million. نعم أنا لقي خمنا بي رزقار يعني في شيء قال في I شيء don't know what to تاني say. لا أو سلاح كم يفرد وريا والله مش سنوقي كتير إيه. عندك ما بيكو Something شيء happened with Virgil and the marshal, and then بس everything هي went جيرك nuts. أو بو They got the sheriff, Rook. They got everyone. ما We're بس in هي trouble. We gotta والله move. أبي بسين The gate's هذا locked. كلي لقى بدو One of ذا those fuckers out there والله has أبي the بسين key. كلي لك بدوزينه ما أول شيء ما توجه شو تصوزي أبيني ليرة أنا أول شيء كان أول شيء أو دوك والله صوزة لو ديو توابو وشو في هيك أبي والله أنا فردي نسام أو شيف يولي هذا والله زايد أبي ما هيك ألا وأنا به والله ما ترمكان ينقرن بحساب في أنا بقرن فيديوز اليوم والله هاو ديوش تانا بقرين والله أما بشي خوار وقرن بابش مسلو Quick, bring the key. لا شباب سبلته هذا خو مرحلة كمان بدوها هذا ضيق وين بينه والله ما اليورانيوم هو شو دابس انه وقعت بالسريع والله ما أدري عليه أخوه الله Hurry, Rook. يعني خريني واش أبوه ما بكلي لقى كوم لازم والله وكوا كامل هنا؟ جابوا So hard. او ابو Sad. Eh. Knowing it's all for nothing. ايه حصل هسه وقتي وش تعنانية اي نهج بس مزقو او اوكي او باريت يا يعني وش فينا برا Oh no. No. وصروا كان وقام هذا ورا تازه ما Help me. Put pressure on it. أما بس سير قبعت ريكورد كده. اشتغل باقي شيء أنا بسيري كذا الريكورد ده ما شو انا تكيشيني إن شاء الله كشيء هذا يعني ان شاء الله هذا اخو بيس جاك حتى زي الرسمة لا سأل بالوسا جاي بخوا بقلقنا بس كيف يجينا كل الله رازق مش تعصبيني هذا والله بس يبي برا نر انجالا ما لك شو كده عيد السخوة والله ما بزانا هنا زين اشتكي يعني هذا قريب والله صندوق كده ويرا وتعال هذا ما عندي كده بس صندوق كمان تيم الصوت يوجني نعم شو شيء بزهم فيها بدوخة والله شيء ماما يلا ورا ما سيفروشن ورينا برمع مورا سيارة في شيء قشتيت يا لا اكبر ورا واحد شلون الله يكون مرحلة قدينا هذه بقى وش ماما ورينا او تا تشوي وين درا بتشوي When نهاية this is الدرو over, بابا we'll all be together in the bliss. بس يبرانا لا يدوش الشاشة قد فيها حسبي بو شاقو كويس تسابو او بي سي او كمان تاوكل فارنا كمان بقى سين طابت ابي بكوشين ابي او كاركتر بكوشين كل الشاشة جاي زين او افرته عارف والله باش تخوات شي ضل يديوي بقولش والله اشتكي زنا راح عندنا ابوي كده ما فيديو برينا ماكلين توا اخر كاركتر ما جماعة السنجلين حنقوم كشتم قد شيء قاعد اشتكي يا زي كاكو بزوج يا وازا ذكاء وتشيوري Now you see what we can برمع do. متوش مثلا Come to me. ولا I'll show حامي you شو انك a world بيقوي you never dreamed possible.
وتشيا تو مش تبدا من وين يستاهل تسخوش وشي زلقاوة وتشيو وتشيو Amazing grace, how أها لقوا sweet السرور صابرين the معنا كلنا تو sound that saved a برا wretch سكاي دي سرور كي كمان. زرتي أوي ولا تو يعني الرتين سرور كي ما بدي لقى خويا Your sheriff was a wall, نفس ماني a wall between you and the Father. ما كويك A دقة wall أو that kept راسه you from seeing his truth. عرضه ولا كيف وش وزع. عمرو تقيل يا جا ودي برنامج So I will knock down that wall. أو ما يصير ثاني بيجوزا أو يصير فينا بيجوزا أنا والله بس هنا جا Your اشتتقينا sheriff إيش is so close now. So close to accepting the word ما في شك into لمدي his heart. لمدي اشتياتي And when he واني does, there's no هذا مصيبة سرو هو شو هاوته أي باب كنر خلينا بيني والله نازم تقول بدي Instead, you'll die هو alone. شو دي والله ما من بدي برا بين قرار You know what's coming. بجيت Father showed you. The world is crashing to an end. Cool, It is cool. diseased and corrupt. RPG تي ماما RPG تاخريتي لو أنا أخوي أودواني بيد To be نو free. نا بيتزا كم دانا بيتزا كم هنا بكسي يو بيو ترى. Good. Now you see me. Live by the sword and we will die by the sword. خلص قريب مردم بريا Don't you see what you're doing? خلينا كل قشت هرشونك تقيل He is more powerful than you know. هو أفري أي من هوا It's not my fault. كين ليرو كين None ليرو of this was my fault. You think I wanted this? هذا يقظ He plied me with drugs. He threatened me. I كم was كاتبة 17. I was just a child. جاء داري ولا زور مليو Father sees what you do, and he will remember. أو قشت قلت بايدي تا أي أمني ما هو دوا هذا زي كين تشيليت عارف لا بشمان You still don't understand. You don't know what it is you're doing, do you? والله بلا مسي يا هذا أنا قد ضلنا Joseph will لا use these تلفت as ساعة failure. بس هو But you will be the one who decides اللي what رواز مالي happens. بينا خو براوني باوكني You were the start. You'll be the أصليني end. لا سوي دزي أنا بيدا بس بس ما اشتي باجني داري يكسوني رادي أنا بوي كشت ما ينا قابلة كاك مردي جواز مالينا يعني تبرو دي تا تعظم مردي You'll walk the path. هو سيو نامري هو سيو You'll rescue أما your بمر مو child. نامري وثمانية بمري زي You'll والله be the hero. And then you'll choose. والله شيء مرت And if you don't listen to it, روكي خرافي لي أنا وداخل you'll be right. نرجع نفسر بصورة هاي دارير أول شيء شو قلور رحي والله كاين أخوة عاوز يقول لك يبز السكين أشاء
من نازڵ بەستی یاری چییە ئەوە دوژمنمان بوو برادەرمان بوو ئەگە برادەرمانە ئەو هەموو ئەو میوزیکە چییە وەگەوەی بڵێ کەسێکی زۆر زۆر نزیکی کارکتەرەکەی ئەمەرێ هەر بەڕاست ینی زای سوۆنە کابراکە دوژمن بوو یەکسەر ئەیگوژێ تاو ئەوە چیوە سەعات بە دوایە کەوی میوزیکی دێ قسە لەگەڵەکە پێی بڵێ ئەوە چی ئەوە چیە دیسان دروزیە بەرە مامەوە بۆ ئەم دەریە ئەوە بۆ دەڕۆی وەڵا نازانم چۆن دەڕۆم ئادی سێریکە برا ڕۆی دەست خۆشە شوێنێکی خۆشە خوا دایناوە لە حیوانێ بگەیت و ڕێ ئاویە یاگری لێ بکەیتەوە لە بەخۆر ئەو ئاسکەم شێمە کوشمان وە چیەوە ئەمە سەرۆکەکەیان ئەمە سەرۆکە گەورەکە ئەوە ئەمە ئەوە چییە؟ ئەوێ هەر بەهینەکە شاکەین ئەوەی گێڕەکە بۆکس چیە چینە سەرۆ؟ ها بزانینەوە چیێرە دەرکایە ئەڵێزن وەرە سەرۆ مان وەرە سەرۆ تاوە هەموو سەرۆکە پێ ئەمە گیرا یان دەریە داماوە ئەوە چای بووە I don't have much لەم time. عەدەسەیە کابرا لە شەڕایە عەدەسەیە You have to stop. عەدەزێزی You have to hurry. داماوە نە کۆنتڕۆڵیان کردووە یعنی چۆن ئەڵێی زەبەردەستیان ئەوە دێ خۆی بچ ئەها داوای لێ دەکەن کە بخۆی خۆی بچ ئارە وەڵام ئەوە خۆی لە سێدارە دەدا I was lost, but now I'm found. Was blind, but now I see. You have to hurry. Run. چی بوو؟ ئەی تەقەی لێدەم؟ نەنەوەکەوە مامە وەرە سەر درۆ فاتی سەرۆ Get over here! Hurry! دەباش ئەو مەرحەلە ئێمە بێگۆ بڕیمان جار بێک نەفەری بەهادی دایە ئایی برا کورد حەنا بڕێ خەڵکی لێ ئەی هاوار برۆ قەناسە زۆر زاڵە بمرا باش بمرا ئەی هاوار دا. کوشتمی نەمبینی لە پەناما بوو ئاوارە بۆ لای من یەک داینتیا و کوژە و ڕێبای بکە کورە منیشی گوشت ئەی کورە دانیشەدا بۆ ئەی ناتوانم کەسیش لەگەڵ خۆم بێنم لە پاسانەکان ئەوە چی بوو؟ من بووم نەدێتە خۆش Central valves overloading. هابنا بیلە توی فرمامە تازە فیشەکەم بەرێ وەڵای فیشەکەم پێ نییە Warning. Central valves overloading. نەدێتە خۆش Central valves overloading. Warning. ئەو شتانە ویان دەخەینی ماوە Warning. Central نا valves ئەبێ ئەوەیە overloading. شتەکە ئەی سوڕێنی وەگەی بڵشت ئاو بەردەدێ و ئەو منی ژاتە
نعمل الناس دلي Warning. Central valve عقال يعني أبدا هذا كويس أو داني كتير يدوق لما Central valves overloaded. Central valves تو أود كم من عجلة دكتور أنا تجلوكات يا خاو أما مردف أي باو كان روياك تعبري بيونام خريب ومش بوجي وش تقم صورة أنت أو يعني في أنا قلتم يا يتاو Sorry, partner, but I need to get out of here. I can't see straight from this bliss. It's all on you. اسمك بهون Blow this place into oblivion. ولا لم يجي قتي لي زور هاي أي برانا داوني اسمك يلا اسمك لا لا هاي أبي الراكي ما هو برا برا وصالة زرزاتو شي معنى دري بجي هاي كاتو هذا الجيروش خلقي لنا راك ولا ديوتريش خلقي لي برا هاف دير في شكل دير بديان أنجارة على بي تقينرو اشتاقم تقينرو هاي برانا رو overloaded. All security logs now offline. انجيج أخوة Warning. All security now offline. هاي باو هذا مسيح Warning. أو Central valve overloaded. All security logs محمد ويا قداري وقريب ولا هذا ورها هاي باو داني شنو مسلم The air is clearing up. باو باو بي Finally, think straight. We gotta get the hell out of here. Old place feels like it's about to blow. ما في شك I'll round up any في شك survivors and انت. meet you outside. Good luck. ما ديرش نفري دي أقام لي حاجة كده اللي إذا evacuate immediately. عرفت تزور رحمة لو سلمى بعد يجيب مريض لا شو Load imminent. Evacuate immediately. اي من يجي عقارب ما مخصانة لا لا كشته فاهم عاقل لا شو يخور خور ها ايوه كان اي شنو دوب ذاك برا فأخوة من ما خلينا راح أقول خلينا بقى فيديو مزارع ما ندير دريج راك أي. خلاص مرة شباب لا خلق يا نعم بروسس السلطان الشيء ده نظر السيم هذا شو أنا أعزه مريان في شيء في شيء بيننا Evacuate immediately. أمر بفيجي هالكره ما هو كان الرو مسيا Overload imminent. Evacuate immediately.
ماما یا بێردا ڕۆشتی ئەی Overload imminent. Evacuate. وەرە وەرە مامە وەرە برە سوودا ڕۆ گەشتینە دەرەوە تا گەشتین باش بەڵێ لە ئاخیردا برا ناومانم تەقاندەوە تاوکە خەڵکی ئەمەن ئەگە خەڵکی ئەمە من تاوە ئێستا ئەی ڕسمم نەگەشت قەی نایە دوێت لە ڤیدیۆکە دەری بێنە ئەوەش دەبێ ماما من دەڵم وردۆ دە کۆتایی بێبێنەوە تقریبا 6 دقیقە حڕێک کۆتایی ببێنە با ئەو هینە بێت ئەو مەرحەلەیە بەزین چییە بێجارێ ڕایی زۆر خۆشی بوو ئەوەڵام ئەنی کەش کارێک کردمایە ئێستا کارکتەرێکی تێوە ها ڕێکی سوورێک بوو ئەوە ماوە لەگەڵ کارکتەرەیدا چۆن لێ سەر گەورەکەیان گەورەکە ئەبێ ئەو کارکتەرە بکوژین ئەو ڕێکی سوورە چییە ئەوە بکوژینی ئەنجا ئەوی ترما بۆ بکرێتە ڕازەڵێ پێ برایتی ئەو برای کارکتەرەکەی چییە You look لا like hell. ڕازەگەری Well, I feel like it too. Need help getting back برایتی inside? پێمابی ئەوەی کە ئێستاش گشتمان خوشکی دیچونکی I didn't think you could pull this off. هەکتم فیلمەکەی هەیە هەلا زۆر ببنێرە فیلمەکەی دایناوە Don't forget وەڵا that. ڕازەگەری خۆی دایناوە لێوەدا ئەوانە پێمابی Better go. برا بوو دایکین چییە You know, there was a بێت moment just before you arrived. دەبا ڕوونکردنەوەی گۆ هاوڕێن I بدەین just سەبارەت lost بە all hope. I couldn't see a یاریەکە way لە out. سەرسیان ئەو یاریە بە You قسەی led the خۆیان way. ئەم گروپەی ها A lot of good people سەرۆکی died, و but everyone پیاو here, خراپانە all of us, we're alive خۆی because of وەکو you. پیاوەک نیشان دەدا کە And وەکو I'm شتە damn بڵین proud of you. بۆ من حەز بیلا وەکو I want سوزان you to خۆی وەکو find that پێغەمبەرێک نیشان goddamn دەدا Joseph Seed, ئیتر bring him خۆی to justice دینێکی or دروست کردو و put him in the بە خەڵکی ground. دەڵێ وەرن ئاو دینەکەمان و ڕۆژانە ڤیدیۆی خۆیان دادەنێن کە دەما ئەو هاینە و ئەو هاینە و خەڵک بەرەو ئارامی دەڕواگەوێتە لە That's an نێو order, دینەکەی من deputy. جا ئەو کوڕە و چەند کارکتەرێکی دیکە دەچن بەزیدان هەیە بزانن جایی تو بەریشن بە قسەی خۆیان ئەنی فیلمەکەی وایی دانابوو دەسنی تر ئەوە سەرۆکەکانە کار خراپەکانیان ینی بڵاوەکەنەوە بخواین یوتیوبەرن ئەڵنەوە درۆی ئەەکەن و ئەوانەوە زیاتر دەستگیرەکرن بە پۆلیسەکان دێنە هات مەرحەلە یەکەم تراوە هەوڕێن بخوان توام ئەمە ئێمە خۆی داناوە بخۆی دینێکی دروست کردی و دەڵە خەڵک بابێتنەوە ها و یارەکەشدا پیشانەدا لە کەلیسا شتێ She was like many of you when she came to me. Broken, واز لە پرۆکینی بێنەوە وەرە ئەدگوژین lost. ڕاوە ئەو سەرەت سیفڕەکەم ڕاوە دا مەرحەلەی ئەوە I put چۆن my بێ ئاخر faith کەسە inside her, هایک برانە ڕۆ and she became angelic. Perfect. And those sinners took her away from us. It is faith that holds us together. And without it, we are lost. داغا توێشتانم لە دایدا هەرویستم لای نەبم خۆی تەواوی زۆری بێت نەما دەی مامە ئەرەڵە من لێرە کۆتایی بە ڤیدۆکە دێنم تۆ تاوێکی ئەسم نیشتایەکەم زۆر سەر هاورانی خۆشەویستی وادارم تام چێشتان لە یاریەکە بینی بێ ئەوە بووکەوە ئەم کارکتەرشمان لە ناو برد کارکتەرما ئینشەڵا ئەویش دەکەین بە ڤیدیۆ تر نازان بە هەمووی چەند پارتیمایە ئینشەڵا زوو تەواوی ئەەکەین وە سۆسی مام عەبدوڵڵاش دەکەینکەوە دووبارە لەگەڵماندا بوو بۆ ئەم ڤیدیۆ ئەمجارشمان زۆر سپاس دەستی تۆش خۆش بێ هەلەش ساق بێت تر هاوڕانی وادارم
زۆر سپاس وەکو ڕێز لە مادووبوونمان لایکی کەمان بۆ بکەن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و هەروەها بەڕێ خۆشتان سەبارەت بەم یاریانە بنووسن ئەنەگە هەر یاریەکتر پێش لە کۆمنت بمان بنووسە و ئێمەش بۆ پەرڕێزەوە کە هەبێ لە گەیم پاس داڵنۆ دەکەین لەگەڵ مام عەبدوڵڵا ئینشەڵڵا تاقی دێنەوە بە چاوەڕوەی یاریێکی زۆر ناوازەتر بن کە هاکێرە ینی خۆم پارتەکەم بەسەردانەوە بەڵام پارتی دۆم ئینشەڵڵا لەمە بێ لەگەڵ مام عەبدوڵڵای دەبێ بە پێمەجار ئینشەڵڵا بن خۆتان لەگەڵ خوا ئاو کرد تاوا مەڵا هەدەی دەست خۆش بێ مامە قوربان دەستی تۆش خۆش بێ هاوڕێانی خۆشەویست بە بینە کۆتایی ڤیدیۆکە بێدەرم بەدەستان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن وەکو پێشگیریەک بۆ ماندووبوونەکانمان هیوادارم هەیە مامەگیان دەستە خۆش بێ قوربان زۆر سپاس خۆتان لەگەڵ دەستە خۆش بێ خوا زۆر سپاس